بۆ راپۆرتەکەی من 6 دانێ هی تۆ 5 دانێ پۆزم بەسەرا لێمێ ئەوە نیە ڕەحمانی برام لە ژورێسی بۆ دەکەم بە 6 بە 6 یعنی تعادل. ئەی خوا بەخێر بیر ڕەحمانی برام. باشی نەعمان جان شکور باشی. وەڵاهی باشم حاڵ و ئەحواڵی تۆ. بەخوا من باش نیم. ناشکوری نەبی ئەوە شەکرەمە زەختمە دڵمە ئەوە ڕەبووەمە هەر مردوو. ئی باشی ڕەحمانی برام ئەوە گول خەستەخانەی تیای بۆ ناچی؟ خەستەخانەیەکی بە ساقیچان بۆ خەستەخانە دەرمانی تایە ئۆکسجینی تایە ئەوە تا حتا ئۆکسجینەکەشم هینی تیا نەماوە شیکی تیا نەماوە. باشە ڕەحمانی برام کە دەرمانی تیانێ بڵێ سەبەبەکە چێ بێت؟ سەبەبەکەی هەمووی ئەم کێوخانە موبارەکە ئەم ئاوایی تێگاو ئەو خەڵکە تا ئایرێ هاتۆ بێزار بۆ بێزار. ئاخر کوێخا یعنی چۆنی کوێخا؟ وەڵی خراپە مەگە چواری وەکو تۆ مەتحی بکە و تەقری لە خەڵک بنووسی عیبە کوڕی باوکم واز بێنە واز لەم کێوخانە موبارەکە بێنە شێتی کردین. ئاخ دەوانێ وەڵاهی ئەزانی چۆن ڕەحمانی برام بەخوا من دووسێ شەو نەخەوتوم هە نازانم باشە تۆ بڵێ هێرەوە سەبەبەکە بێ بنە بێ بڕۆ. ڕەحمانی برام دەباش ئێم لەگەڵتا بۆ خەستەخانە. خەستەخانەی چی لە داخی کێوخای ناموبارەک بۆ خەستەخانەش ناتم. ڕەحمان ئەوە چی بوو کاگە ڕەحمان؟ تخوا نەعمان تۆ بەشەی تخوا تۆ ئینسانی ڕاپۆل لەسەر برای خۆ بنووسیت لەبەر خاتی سیارەیەک ئەو تا براکەوە بەر چاوتەوە لە ئۆکسجینەکەی دەمی نەماوە. ئەی ویژدانم خوا ئەی زەمیرم خوا ئاخر معقولە؟ والله برا هەر هەمووی کەدای کێوخا ئەشەم بیلا ڕاز دەکات. چی ئەشەم بیلا ڕەحمانی برام ڕاز دەکات کێوخا بەس بەشەر نییە بەس ئینسان نییە ئەوە تا خوێنی ئەم هەموو ئاوایی مژیوە یعنی بەدەست من بێت تێگەی ئاوەکەی دادڕ معقولە لە خەستەخانەکەیە پەمپێکی ڕەبووە نەبێ بۆ براکەم ئەوە ژیانە تیاتی هەر هەمووی خەتای کێوخایە ئەشەڵەم بە شەرەف و نامۆسم بەس ئینسان نییە و کێوخایە. پرادۆکە